بەسپاسەوە ئەمڕۆ دەستگای مرۆیی مام بڕێکی باش لە بەشە خۆراکیان دابین کرد بۆ سنووری قەزای دوکان بۆ خێزانە هەژار و کەمدرامەتەکانی سنووری قەزای دوکان. خۆتان نەزانن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو بارودۆخی کە لە کوردستان دروست بووە ڕێژەیەکی زۆر لە خێزانی هەژار و کەمدەرامەت لە سنوورەکاندا دروست بووە. لە سنووری قەزای دوکانیشدا بۆ بارودۆخی کە ئێرەی پێ تێپەڕیوە سەرجەم پرۆژە گەشتیارەکان وەساوە، بازاڕی وەساوە، ژمارەیەکی زۆر وە موچە نەدراوە، ژمارەیەکی زۆر خێزان کەم دەرامەت دروست بووە و ئێمە ئاماری خۆمانمان کردەوە بە شێوەیەکی ڕێکوپێک لە سنوورەکەدا بە هەمانگی لەگەڵ دەستگای مرۆیی مایمە ئامارەکانمان بۆ ناردوون. ئەمڕۆ بەشێکی باش خۆراکیان دابین کردووە و ئەم بەشە خۆراکە لە ڕێگەی لیژنە هاوبەشەکانی قایمقامی و لەگەڵ تیمەکانی دەستگای مرۆیی مامە دابەشکرێ بەسەر ماڵەکاندا و جێگەی خۆیەت ئێمە سوپاسیان بکەین ئەم دەستگای مرۆیی مام لەگەڵ دروستبوونیان لەگەڵ ئەم قەیران و ئەم دۆخی کە دروست بووە ئەوانیش هاتنە ناو کایەکەوە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە دابینکردنی پێداویستە تەندروستیەکان لە فەرمانگە تەندروستیەکانە لە هاوکاریکردنی خێزانە هەژار و کەمدەرامەتەکانی سنوورە جیاوازەکان و ئێمە هیوای تاوامان پێیانە کە بەردەوام بن لەسەر ئەم کارە خێرخوازانیان بە تایبەتی لە سنووری قەزای دوکانە و ئێمە سنووری قەزای دوکان سنوورێکی فراوانە 5 ناحیە لە خۆ ئەگرێ ژمارەیەکی زۆر خێزانی کەم دەرامەتی دەدایە و واش ڕێککەوتوین کە لە ئایندەیەکی نزیکە ئەم هاوکاری و بەشە خۆراکە کە دابین نەکرێ سەرجەم ناحیەکانی سنووری قەزای دوکان بکرێتەوە. ئێمە لە قەزای دوکان کۆمەڵە پێداویستی مرۆیی تایبەت بە سەبەتەی خۆراک ئامادەکراوە پێشکەشەکرێ بە بەڕێوەبەرەتی قەزای دوکان و لە ڕێی تیمەکانی دەستگای مرۆیی مام و لیژنە هاوبەشەکانەوە دابش ئەکرێ بەپێی ئەو فلتەرە و ئەو ناوانەی کە پێشتر بەدەستی ئێمە گەیشتووە. ئەوەی کە ئەمە ئاماژەی پێ بکەمەوە دەستگای مرۆیی مام ئەم هەموو ئەم کارانەی کە ئیکا وەکو پاڵپشتیکردنی کەرتی تەندروستی کەرتی مرۆیی بەهاناوە چوونی خەڵکی کەم دەرامەت وەکو ئەرشێ جێبەجێ دەکات لە سەرتاسەری کوردستان لە زاخۆ تا خانەقین تەنانەت ناوسەدابڕاوەکان و ئەو خەڵکانەی کە پێویستیان بە هاوکاریە وەکو ئاوارە و پەناهەندە و خانەخوێ. بۆیە ئێمە ڕۆژانی پێشووتر ئێمە کۆمەڵێک هاوکاریمان گەیانوتە کوردانی ڕۆژهەڵات، کوردانی باکووری کوردستان ئەمڕۆ لە قەزای دوکانی وەکو خانەخوێ ڕۆژانی ئایندەش کار و چالێکیەکانمان بەردەوامە بێت لە سەرتاسەری کوردستان و وەکو بەشێ لە جێبەجێکردنی ئەرکەکانی دەستگای مرۆیی مام. کۆمەڵێک گەنجی خۆبەخش لە قەزای دوکان بە هاوکاری لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی قەزای دوکان وەک خۆبەخش کارەکەین لەگەڵ موسسەی مام کە موسسەیەکی خەیریە کۆمەڵێک پێداویستی خۆراشی زۆری هێناوە بۆ ماڵە هەژار و ئەوانەی کە توانای داراییان لەم زروفە و بارودۆخەی کە هاتووتە پێشوانێ توانای داراییان لاواز بووە. ئێمە شاوکاریان دەبین وەکو گەنجانی قەزای دوکان.